بەناوی پەروەردگار هەڵبەدێمە هاین لە بەردەمی نەخۆشخانەی ئاشتی لە پزیشکی دادی سۆران و بۆ ئێمە ئەم بەیانێن و چل خولەک پەیوەندیمان پێوە گیراوە بە بوونی ڕووداوێکی هەڵدێران هەڵبەت کەیسێکی نەوعیمانەیە کە بەداخەوە بە گیانسپاردن کۆتایی هاتووە و ئەمە بەسێمە هەرزوو دوو تیممان لە سنووری بنکەی چۆمان واتە خەزای چۆمان بە ئیشرافی ئەفسەری بنکە ڕایاڵە کردو بۆ ئەو جێگە شوێنی بابەتی هەڵدێرانەکە لە ناوچەی پرژەی گەشتیاری سەر بە قەزای چۆمان بووە و بەداخەوە کە ئەم کەسە ناسنامەی نادیارە و هیچ کەسێک پەیوەندی نەگرتووە وەکو ماڵبات و هاوڕێ و کە کەسانێکی لەگەڵا بوو بێ و ئێمە هەرزوو تەرمەکەمان گواسۆتەوە لە ڕێگەی کارمەندانمانەوە بۆ نەخۆشخانەی چۆمان بە پشکنینی سەرەتایی نەخۆشخانەی چۆمان ئەوترێ کەسەکە ڕەنگە زۆر لە مێژ نەبێت دووچاری هەڵدێران هاتبێ و لەبەرەوە تەرمەکە توانای ناسینەوەی بەباشی هەیە و دەوترێ ڕەنگەم کەسە لە شوێنێکی ترەوە کە هاتنی کردووە ئەو جلوبەرگەی کە لەبەری هاتی و پێڵاوەکانی بەڵگەیە بۆی کە ڕەنگە کەسێکە گەشتیاریەوە بە تایبەت ڕەنگە شاخەوان بێ و جەسەی کۆمەڵی ڕوشانی پێوە دیارە ومێ دەکەین کە بابەتێکی تاوانی لە دواوە نەبێ و داوا لە خەڵکیشەکەین کە خەڵکانێک کەسانێکیان هاتبێتە ئەم ناوچەیە کە سۆراغێکیان نییە یانیش پەیوەندیان وە شێوازی تەلەفۆنکاری و ئەمانەیان لەگەڵیان ئەپشانی کردووە پەیوەندی بە ئێمەوە بگرن بە 115 یان ژمارە کۆڕێکمان 1950 و بەداخەوە بابەتی هەڵدێران لەم ناوچەیەدا ساڵانە ئێمە 2 بۆ 3 کەیسی نەوعیمان هەیە و بابەتی خنکانمان زۆرە لەم ناوچەیەدا بۆیە داوا لە خەڵکیەکەین لە ڕێگەی کەناڵەکانی بەڕێسانەوە لە چاوی کامێرەکانەوە بۆی کە خەڵکی لێمان تێبگا بەوەی ئەم ناوچەیەکی جیاوازە ناوچەیەکە سەختیەکی تیادا لە ڕووی جیۆلۆجی و جوگرافیاییەوە لە ڕووی مەترسی ئاو و ڕووبارەکانەوە دەکرێت هەر کەسانێک بە ناوی گەشتیاریەوە دێنە ئەم جوگرافیایە بابەتی لانی سەیفتی سەلامەتی پیادە بکەن کەسان و ماڵباتەکانیان لە جێگایەکە شوێنی شیاوی دانیشتن بێ و شوێنێک بێ ڕیسکی تیانە بێ و تەندروست بێ.